بەڵە بەرەزان لەگەڵتان بەردەوامین و ئێستا شەچینە تەوەری یەکەمی بەرنامەی بیانیت باش کوردستان کە لەم تەورەدا قسە و باس لەسەر دۆخی چاودێری کۆمەڵایەتی لە سنووری گەرمیانەکەین بۆ ئەم مەبەستە و بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە بە پێویستمانزانی لە کەلار و میوانداری دەروون عومەر بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی لە گەرمیان بکەین. کاک دەروون سڵاوت لێبێت و بیانیت باش. باشتر بۆ ئێوە سپاستانەکەم. سپاس بۆ تۆش کاک دەروون. ئەمەوێت ئەمڕۆ باسی لە دۆخی چاودێری کۆمەڵایەتی بەگشتی لە سنوورەکەتانە بکەین و سەرەتاش ئەمەوێ بپرسم لە سنوورەکەتانە خانەی بە ساڵاتچوان هەیە بۆ ئەو بە ساڵاتچوانەی کە ئەچنە تەمەنەوانێ و هیچ لانەیەک نامێنێت تایدا بحاوێنەوە. ئێوە پێم وا بێت لە سنوورەکەتانە خانەی بە ساڵاتچوان نییە، ئێوە چیتان بۆ ئەو بە ساڵاتچوانە کردووە؟ سەرەتا سڵاو بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێزی NRT لە سنووری چالاکی بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی گەرمیان کە سنوورێکی بەرفراوانە و تێکەڵێکی ئیداری هەیە لە سنووری قەزاکانی دووسخورمات و خانەقین قەزای کفری و قەزای کەلار کە بریتە لە سنووری سێ پارێزگا و ئیدارەی گەرمیان. چالاکیەکانی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی گەرمیان جۆرا و جۆرە دیارە خانی بە ساڵاتچوانی شێکێکە لەو بابەتانەی یەکێکە لەو بوارانەی کە بریتە لە چاودێری کۆمەڵایەتی. بەداخەوە تا ئێستا ئێمە خانەی بە ساڵاتچوانمان نییە لە سنووری گەرمیان. ئەو حاڵەتانەی کە هەمان بۆ تا ئێستا بە نووسراوی فەرمی بەڕێوەبەرایەتی گشتیمان ئاراستەی بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانیەکەین بۆ سوپاسەوە لە خانەی بە ساڵاتچوانی ئەوێ جێکراونەتەوە وەرگیراون. تا ئێستا حاڵەتێکی وانە بۆ کە بێتە لای ئێمە و دەست بە ڕۆیانەوە بنرێەوە وەرنەگیرێن. کاک دەروون ئاماژەت بەوە کرد ئەو بە ساڵاتچوانەی کە شوێنی حەوانەوەیان نامێنێت، شوێنێک نامێ ئارام بگرنتیایە، دەچنە کوێ ئەگەر لە سنوورەکەتانە خانەی بە ساڵاتچوان نییە؟ بڵێ وەکو ئاماژەم پێدا چەندین حاڵەتە بۆ تاوەکو ئێستا ئەو حاڵەتانەی کە دێنە لای ئێمەش بە نووسراوێکی فەرمی ئاراستەی خانەی بە ساڵاتچوانی سلێمانیەکەین لە سلێمانی ئەمێننەوە. ئێستا چەند حاڵەتێکە ئەو کە حاڵەتی کەمیشن بەڕاستی. زۆر باشە. پێت وایە ئەمە تەواو ئیتر چارەسەری کێشە و گرفتەکانی بە ساڵاتچوانەکە لە سنوورەکەتانە؟ نەخێرەوە چارەسەری کۆتایی نییە، ئەوە چارەسەرێکی کاتی و سەرەتاییە وەکو حەلێکی وەسەط بۆ ئەو بارودۆخەی کە بە ساڵاتچوانی تایە. ئێمە لە پلانی بەڕێوەبەرایەتی گشتیمانە خانەی بە ساڵاتچوانی تایە، بەڵام بەهۆی ئەو بارودۆخە دارایی کە ڕووی لە هەرێم کردووە تاوەکو ئێستا ئێمە بینایەکی خانەی بە ساڵاتچوانمان نییە و ستافی پێویستیشمان نییە بۆ ئەو مەبەستە ئەگەر خانەی بە ساڵاتچوان بکەینەوە. لە ڕێگەی خێرخوازانیشەوە هەوڵ هەیە، بەڵام تاوەکو ئێستا شتێکی بەرجەستە نەبووە کە تایبەت بە بەڵام کاک دەروون پێم وایە لە ئێستادا وەبەرهێنێک هەیە دەیەوێت حکومەت هاوکاری بکا بە پێدانی پارچەیەک زەوی لە سنوورەکەتانە هەستێت بە دروستکردنی خانەی بە ساڵاتچوان. ئێوە تا چەند لەگەڵ ئەم ڕاو بیرروبۆچوونی ئەم وەبەرهێنەیان تا چەند ئەتوانن هاوکاری بکەن؟ هەر هەوڵێک بۆ خزمەتی بە ساڵاتچوان و هەر توێژێکی تری خاوەن پێداویستی تایبەت و ئەو چینانەی کە پێویستیان بە دەستگیرۆی هەیە لە سنووری ئیدارەی گەرمیان جێی دەستخۆشیە و ئێمە پاڵپشتی ئیداری و یاسایی ئەو هەوڵانە ئەەکەین و هەر کەسێک بێ ئێمە دەستی ئەو خێرخوازانە ئەگوشین و ئەوەی لەلای ئێمەوە پێویست بێ ئێمە لە خزمەتیانین و هاوکاریانەکەین. لە ڕاستیە وەبەرهێنێکی بەڕێز لە شاری کەلار لە بیناکەشی دروست کردو، یعنی هەیکەلی بیناکەی دروست کردو، بەڵام گرفتی ئەوەی هەیە کە تەواوی ئەو پارانەی کە لە بانک دایناوە
ناتوانێت لەو پارانە ڕابکێشێ بۆ تەواوکردنی خانەکەەوە بۆ ئیشوکاری تری خۆی. بۆیە لە ڕاستیە ئەو پرۆژێش هەروە وەستاوە لە ڕاستیە خەڵکانی خێرخواز و خەڵکانی چاکەکار هەن کە ئارەزووەکەن نەک هەر بۆ خانەی بە ساڵاشوان بەڵکو بۆ بێسەرپەرشتان و بۆ بواری تریش ئامادەن کارمان لەگەڵا بکەن. باش کاک دەڕون ئاماژەت کرد بە منداڵانی بێسەرپەرشت. ئایا ئێوە لە سنوورەکەتانە هیچ خانەیەک هەیە بۆ چاودێریکردنی مناڵانی بێسەرپەرشت؟ بەداخەوە خانەی بێسەرپەرشتانیشمان نییە لە سنووری داری گەرمیان. خێرخوازێک لە خانەکەین هاتۆتە پێشەوە کە لەسەر پارچە زەویەکی خۆی کە تاپۆی خۆیەتی و ئەوێ بیناکە دروست بکەوە تەواوی پێداویستیەکانی ئەو ماڵەش ئەو ماڵی بێسەرپەرشتانش دابین بکە. بەڵام تاوەکو ئێستا ئیشەکان لە وەزارەتە بەشی هونەری وەزارەت. کاک دەڕون بۆچی تا ئێستا هیچ هەوڵێک نەدراوە بۆ دروستکردنی خانەی چاودێری منداڵانی بێسەرپەرشت کە لە کاتێکدا ئەمە زۆر گرنگە، چەندەها کێشەی کۆمەڵایەتی بەدواوەیە؟ بەڵێ لە ڕاستیە ژمارەیەک منداڵی بێسەرپەرشتمان هەیە لە سنووری ئیداری گەرمیان و ئێمە بە نووسراوێکی فەرمی بەڕێبراتی گشتیمان داوامان لە بەڕێز سەرۆکایەتی شارەوانی کەلار کردووە بۆ دابینکردنی پارچە زەویەک کە لە ڕێگەی کۆمەڵێک چالاکوانی مەدەنی ئەم شارەوە ڕێکخراوێکی نەرویجی هێنراوەتە سەر خەت کە بارەگاکەی لە شاری هەولێرە. ئەوان بەڵێنیەوەیان داوەکە لەسەر ئەو پارچە زەویە خانەیەک بۆ ماڵێک بۆ مناڵانی بێسەرپەرشت لە سنووری گەرمیان بنیاد بنێن. جوابی یا وەڵامی سەرۆکایەتی شارەوانی کەلار بە سوپاسەوە ئەرێنیە و ئەوان بەڵێنیەوەیان داوە کە پارچەیەک زەوی دابین بکەن بۆ ئەو مەبەستە. کاک دەڕون بۆچی پێش دروستبوونی ئەم قەیرانە هەوڵی ئەوەتان نەیە کە ئەو خانەیە بۆ منداڵانی بێسەرپەرشت دروست بکرێ بۆ لە کاتێم قەیرانەیە کە لە کاتێکدا ئێستا دەستبەری بۆ هەر شتێک ئەڵێ قەیرانە و ئیشتەکە ڕائگیرە؟ لە ڕاستیە پێشتریش هەوڵ هەبووە و پێشتری لە پلانە بڵێن لە پلانەکانە داخل کراوە. لە ساڵی 2014ەوە هیچ پرۆژەیەکی بیناسازی بۆ بەڕێوەبەرایەتی گشتیمان ئەنجام نەدراوە. ئەو ماوەی 3 ساڵە هیچ پرۆژ بۆ 3 ساڵەچە هیچ پرۆژەیەکی بیناسازی بۆ ئەم بەڕێوەبەرایەتیە نەکراوە کە لەگەڵ سەرەتای هاتنی ئەم قەیرانە پێشتر چەندین هەوڵ هەبووە، چەندین کار و چالاکی تر کراوە لە ڕووی بیناسازیشەوە سنتەرەکانی پاراستنی مناڵان دروست کراون و بینای بەڕێوەبەرایەتی گشتی و بینای دایانگەکان دروست کراون. چەندین بواری تر هەبووە کە دیارە ڕەنگە لە پێشترا گرنگی زیاتر بۆ بوارانە درابێ وەک لەوەی کە خانەی بێسەرپەرشتان. زۆر باشە کاک دەڕون، با بچینە سەر ئاماری بابزانین لە ئێستادا خاوەن پێداویستی تایبەت لە سنوورەکەدا ژمارەیان چەندە، ئاماریان چەندە؟ لە ڕاستیە ئامارێکی دروست نییە بۆ خاوەن پێداویستی تایبەت لە سنووری ئیدارەی گەرمیانە، بەڵام ئێمە توانین ئاماری خۆمان وەکو بەڕێوەبەرایەتی گشتی بخەینە ڕوو ئەوانەی کە سوودمەندن لە لای ئێمە بریتیە لە 15,000 موچەخۆریا سوودمەند لە تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی گەرمیان، جگە لەوەی کە 2300 ڕاگیراومان هەیە و نزیکەی 1000 کەمەندامی ترمان هەیە کە پشکنینی پزیشکیان بۆ کراوە. ئەگەر دەرگای وەرگرتنی مامەڵە بکرێتەوە و ئێمە حکوومەتی هەرێم توانای ئەوەی هەبێ وەزارەتی دارایی ڕەزامەندی پیشان بدا لەسەرەوەی کە موچە ببڕێتەوە و مامەڵە لە بەڵێ کەواتە ئەمان تا چەند سوودمەند بوون لەو بڕیارە تازەی موچە کە دەرچووە ئەو ژمارەی کە باست کرد لە خاوەن پێداویستی تایبەت؟ لە ڕاستیە هەفتەی ڕابردوو ئێمە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتمان هەبوو، کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بە سەرپەرشتی جەنابی وەزیر. لەو کۆبوونەوەیە سەرجەم بەڕێوەبەرە گشتیەکان و جەنابی وەزیر لە پێشەمومانەوە
کۆک بووین لەسەر هاوڕا و کۆک بووین لەسەرەوەی کە دەستکاری لیستی موچەی سودمەندانی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی نەبین بە هەردوو بەشی کە بەندامان و چاودێری خێزانیشەوە. بۆیە ئێمە بڕیاری ئەوەمان داوە کە لیستی موچەکانیان وەکو مانگەکانی ڕابردوو ئاراستەی گەنجینەکان بکەین لەسەر جەم پارێزگاکانی هەرێم کەواتە دەستکاری ناکەین. کەواتە موچەی ئەمان دەستکاری ناکرێەوە خۆی مێنێتەوە؟ ئەوە قەراری ئەنجومەنی وەزارەتی ئێمەیە. ئەگەر هەر دەستکاریەک هەر لێبڕین و پاشەکەوتێک لەو موچەکەمە کە ئێمە پێمان وایە ئەوە قابلی قبول نیە کە دەستکاری موچەی ئەوان بێت، چکە ئەسڵان ئەوە خۆی موچەیەکی زۆر کەمە، یعنی وەکو من حەیەکە هاوکاریەکی زۆر کەمە کە پێشکەش بەوان نەکرێ و ئەوە مای ئەوە نییە کە ژیانی پێ بەڕێوە ببرێ. ئەگەر لێبڕینێکیش لەوە هەبێ، ینی من نازانم بە چ ڕێژەیەک و بە چ ئەندازەیەک لێ ببڕێ، چکە خۆی ئەسڵان کەمە لە بنەڕە تا خۆی کەمە و موچەیەکە بەشی پێویستی و پێداویستی ئەم ڕۆژگارە ناکە. بۆیە وەکو وەزارەت وەکو ژمێریارەکانی بەڕێوەبرایەتە گشتیەکانی ئێمە دەستکاری موچە و منحەکانی ئەوان ناکەین و دەستکاری ئەو لیستانە ناکەین وەکو مانگەکانی ڕابردوو ئاراستەی گەنجینەکانیەکەین. بەڵێ زۆر باشە. بڕیارێک هەبوو کاک دەروون لەسەر ئەوەی ئەو کەسانەی کە لە 150 کەم ئەندامیان کەمترە لە 150 کەم ئەندامیان کەمترە لە لیستی موچە دەرئەکرێن، ئەم بڕیارە گەشتۆتە لای ئێوە یاخود تا چەند ڕاستە؟ ئەوە یەکێکە لە بڕیارەکانی چاکسازی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە پەیوەندیدار نییە بە ئەم پاشەکەوتی موچە و لێبڕینی موچە و ئەم قەیرانی کە ئێستا هاتۆتە کایەوە، بەڵکو وەزارەتمان لە ساڵی ڕابردووەوە دەستی داوەتە ئەم چاکسازیە بۆ پاکردنەوەی لیستەکانی کەمەندامان و چاودێری خێزان بەگشتی لیستی سودمەندانی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ستاندەری جیهانی بۆ ڕێژەی کەمەندامی بریتە لە 65% لە هەندێک وڵات 75%. بۆیە ئێمە ڕێیەکی گشتی گەڵاڵە بووە لە ئەنجومەنی وەزارەت و لەلایەن جەنابی وەزیریشەوەکە ئەو ڕێژەیە ڕەنگە زۆر بێ بۆ کوردستان. پێمان باش بووە کە ڕێژەی 55% وەربگیریە تەنها بۆ ئەو کەمەندامانەی کە لە ڕووی فیزیکیەوەواتە کەمەندامی جەستەین بەشێک لە جەستەیان نەماوە، ینی قەتاوایان بڵێن لە کار کەوتووە، نەک ئەو کەمەندامانەی کە بە نەخۆشی و لە ڕووی عەقلی و لە ڕووی جۆرەکانی تری کەمەندامی ناگرێتەوە، تەنها کەمەندامی جەستەی ئەگرێتەوە ئەم ڕێژەیە. بەڵێ کاک دەروون با بچینە سەر منداڵانی دۆخی منداڵانی بێسەرپەرشت بەجێکردنیشەوە. زۆر باشە. کاک دەروون با بینە سەر دۆخی منداڵانی ئیشکەر لە سنوورەکەتانە، تا چەند ئێوە کارتان لەسەر ئەوە کردووە کە منداڵانی ئیشکەر لە سنوورەکەتانە ڕێژیان کەم بکرێتەوە، چونکە پێم وایە لە ئێستا لە سنووری گەرمیان منداڵانی ئیشکەر ڕێژیان زۆرە؟ زۆر ڕاستە، بەهۆی ئەو بارودۆخە ئەمنی و ناجێگیری کە لە سنووری خوارووی گەرمیان و سنووری گەرمیانیشەیە، دیارە بارودۆخی ئەمنی گەرمیان جێگیرە، سپاس بۆخوا. بەڵام مەبەستمانەوەی کە ئێمە هێڵی تەماسین لەگەڵ ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق لەو دیوەوە کە بارودۆخی ئەمنی ناجێگیر بووە، ئاوارێکی زۆر ڕووی کردوتە شارەکانی گەرمیان بە تایبەتی شکەلات، بۆیە ژمارەیەکی بەرچاو مناڵی ئیشکەر لەسەر جادەکان لەسەر ترافیک لایتەکان و لە بازاڕەکانە ئەبیندێن کە ئیشەکان لە ناوچەی پیشەسازی کە ئیشەکان ئێمە وەک بەڕێوەبرایەتی گشتی وەکو ئەرکێکی خۆمان بەبێ گوێدانە جیاوازی ڕەگەز و زمان و نەتەوە لیژنەیەکمان پێکهێناوە بە چاودێری بەندە کە سەرژمێری ئەو مناڵانەمان کردووە و ناونیشانی تەواومان وەرگرتووە. ئەمە بە تەنسیق لەگەڵ ڕێکخراوی یونیسێف کە هاتوونەتە پێشەوە بۆ ئەوەی هاوکاری ئەو مناڵانە بکەین و خولی هۆشیاری بۆ دایک و باوک و بۆ کەسوکاری ئەو مناڵانە بکەینەوە بۆ ئەوەی مەترسیەکانی پشت کارکردنی ئەو مناڵانە لەسەر جادە بە تەواوی پێیان بگەێنین و هاوکاریان بین لەوەی
کە درێژە بە خوێندن بدەن و لە خولەکانی سنتەری پاراستنی مناڵان لە سنووری گەرمیان و خانەقینی لە ئێستادا دەستان کردو بەکردنەوەی ئەو خولانە و نێشتنی منداڵانی ئیشکار لە ڕاستیە ئەوە ئیمکانێتێکی گەورەی ئەوێ کە بتانی بڵێ مناڵی ئیشکەر لەسەر جادە ناهێڵم ئەمە دیاردەیەکە بۆتە دیاردەیەک لەسەر جەمشارەکانی هەرێما هەیە ڕەنگە ئەوە قورس بێ ئەو بەڵێنە و ئەو قسەیە کە ئێمە بڵێن نایان هێڵین بەڵام ئێمە هەوڵی کەمکردنەوە ئەدەین هیچ نەبێ ئەو مناڵانەی کە زۆر تەمەنیان بچووکە و بەرگەی ئەو گەرما و سەرما و ئەو مەترسیانە ناگرن کە لەسەر جادەکان و لە ترافیک لایتەکانە کارەکەن بۆ ئەوەی بتوانین ئەوانە ببینەوە ناو خێزانەکانیان بە شێوەیەک لە شێوەکان هاوکاریان بین و ئەوانەشی کە تەمەنیان گەورەترە بتوانین هەلی خوێندنیان بۆ فەراهەم بکەین و لە خولەکانی سنتەری پاراستنی مناڵانە بەشداریان پێ بکەین. بەڵێ کاک دەڕون با بینە سەر ئەوەی کە بە پێی زانیاریەکان ئەڵەن هەندێک یاخود ژمارەیەکی زۆر خانمانی بێپیا و کە لای خۆمان بە زمانێکی گشتی پێی ئەڵەن بێوەژەن ڕووی کردوتە سنوورەکەتان. ئەمە تا چەند ڕاستە و ئێوە ئەگەر ئەم ژمارە زۆرە ڕووی کردوتە سنوورەکەتان چۆن چارەسەریەماکەن؟ بەڵێ ئەو زانیاریە دروستە چونکە ئەو خێزانە عەرەب و ئەوانەشی کە تورکمان و کوردانەی کە دێنە سنوورەکە ڕەنگە بەشێکی زۆریان سەرۆکی خێزانەکە بڵین پیاوەکانیان لەگەڵ نەبێیان لەم شەڕ و لەم بارودۆخە ئەمنیە تیاچوو بن لە ڕاستیە بەڵێ وایە بەڵام ئێمە ڕێنماییەکمان هەیە تایبەت بە چاودێری خێزان کە بڵین بێوەژنان و گەورەکچان ئەگریێتەوە کە ئەبێ دانیشتووی هەرێمی کوردستان بێواتە فۆرمی کۆبوونی خۆراکی لەسەر پارێزگای سلێمانی بێ اینجا ئێمە توانین مامەڵەی بۆ بکەین. کاکدەڕۆنەمە تا چەند کێشەی دروست کردووە بۆ سنوورەکەتان؟ ئەمە 2 سنتەری پاراستنی مناڵانمان کرد. بەڵێ ئەمە تا چەند کێشەی دروست کردووە بۆ سنوورەکەتان هاتنی ئەم ڕێژە زۆرەی خانمانی بێ هاوسەر یاخود بێوەژن؟ وڵی لە ڕاستیە ئەوە بێت توێژینەوەی وردی لەسەر بکرێکە زەرەر و زیان و سوودەکانی چییە؟ ڕەنگە لە ڕووی ئابوووریەوە هاتنی ئەو خێزانە ئاوارانە جموجۆڵێکی خستێتە بازاڕەوە و ڕەنگە لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەندێک حاڵەت ڕوویدا بێ کە کێشە و گیر و گرفت دروست بکە و لە ڕووی ئەمنیشەوە من بەڕاستی ڕێگە بە خۆم نادەم لەسەری بدوێم چونکە اختصاسی من نییە و من لی نازانم بەڕاستی بەڵام بەگشتی بارودۆخێکە و هاتۆتە پێشەوە هەوڵی خۆگونجاندنمان داوە هەوڵ ئەدەین خۆ بگونجێنین و لەگەڵ ئەو بارودۆخەیە ئێمە وەکو ڕێبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی گەرمیان 2 سنتەری ئافرەتانمان کردوێتەوە لە سنووری گەرمیان تایبەت بە ژنانی ئاوارەی عەرەب و تورکمان کە هاتوونەتە سنوورەکە کە بەشێکی ئەوانەی جەنابەت باسیەکەی بەشێکی زۆریان لەوێ سوودمەندن لە خولەکانی ئێمە کە چەندین خولیان بۆ کراوەتەوە بۆ خولی هۆشیاری و خولی ئیش و کاری دەستیشیان بۆ کراوەتەوە. کاتم کەمەوە یەک دوو پرسیارمەوە دەمەوێت بە خێرایی لە جەنابتی بکەم و وەڵامەکانی وەربگرمەوە. یەکێک لە پرسیارەکان ئەوەیە ئێوە تا چەند ئیشتان کردووە بۆ کەمکردنەوەی منداڵانی سوالکەر لە سنوورەکان؟ لە ڕاستیە ئەو دیاردەیەش بەردەوامە و ئەوە زیاتر ئەو کەسە ئەبێ هێزە ئەمنیەکانیش هاوکارمان بن قایمقامێتەکان و هێزەکانی پۆلیس و ئاسایشە بێ هاوکار بن بۆ ئەو بوارە ئێمە زیاتر لە ڕووی توێژینەوە و دیراسەکردنی حاڵەتەکەەوە کارمان لەسەر کردووە چونکە ئەو حاڵەتە زۆر جار بە خێزانی ئەکرێ لەم سنوورەیە ئەوەی ئێمە دراسەمان کردووە و تێبینیمان کردووە زۆر جار بە خێزانی ئەکرێ ینی لەلایەن دایک و باوکەکانەوە لەگەڵ ئەو مناڵانەیە بە تیمێکن. زۆر باشە کاکدەڕۆنەمەوێ پرسم قەیرانی دارایی تا چەند کاریگەری لەسەر ئیش و کارەکانی جەنابتان هەبوو لە سنوورەکە؟ لە ڕاستیە قەیرانی دارایی کاریگەری لەسەر کۆی پرۆسەی حکومداری و جونگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە بە ئیدارەی گەرمیانیشەوە و ڕەنگە وەزارەتەکەی ئێمە دایمەن ئێمە
شعارێکمان هەبووە کە زۆرترین ئەرک و کارمان هەیە وە کەمترین ماف و ئەمتیازمان هەیە وەکو فەرمانبەرانی ئەم وەزارەتە. بەڵام لێرەدا چەند بوارێکێ چەند حاڵەتێکی ئێمە نەمانتوانیوە دەستبەرداری بین و زۆر بە سوپاسەوە سەرڕای نەبوونی موچە و نەبوونی خراپی باری دارایی فەرمانبەرەکان شانیان داوەتە بەروە بەردەوام بوون وەکو شەڵتەری ماڵی داڵدەدانی ئافرەتان کە شەڵتەری پاراستنی ژنانە لە گەرمیان و بواری کەمەندامان کە موچەی کەمەندامان موچەی گەڕاوە و داهاتی کەمەندامان کە لە سنوورێکی دوورەوە یەنە ئێرە بەشی ژمێریاری وردبینی دەوامەکانی خۆیان کردووە بەندە و یاریدەدەری بەڕێوەبەری گشتیش بۆ لەبەر خاتری لایەنە ئینسانیەکەی و لایەنێکی کە مرۆڤ دۆستی بەرامبەر بە دەروون عومەر بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی گەرمیان سپاس بۆ ئامادەبوون و بۆ زانیاریەکانت.